عەبدەچیبەگ لە 1930 لە پێشەچی کتابەکەی خولاسەی تاریخی و کورد و کوردستان دەڵێت تاوەکو ئیتیحادیە تورکەکان نەهاتنە سەر حکوم و تورکچێتیان نەکرد ئەمن حەزم بەوە نەدەکرد یان هەستم بەوە نەدەکرد کە غەریب لە ناو دەوڵەتی عوسمانی کە مەبەستی 1970 دەڵێ لێرەوە کە تورکەکان ویستیان تورکچێتی بکەن لە ناو دەوڵەتی عوسمانی من لێرەوە دەمیست منش هەستی نەتەوایەتی خۆم بە دیار بخەم لێرەشەوە من بگەڕێم بزانم ئایا کورد چییە کورد بۆای لێ هاتووە و کورد چۆن دەتوانێت قوارەی هەبێ وەتە جارێک کە منەوە هەستە زیندوو بکەمەوە لە چوارچێوەی قوارەیەکی لە بەهاوم بۆیە ئەم هەستێکی دوور و درێژ نییە ئاگدار بن لەگەڵ ئەوەدا ئەگەر لە ئەوروپادا لە سەدەی 19 بێ لە لای ئێمە مێژونووسان دەڵێن دروستکردنی یان دروستبوونی ئەم هەستە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 وەکو سەرەتایەک لە خیتابی بزوتنەوەی نەتەوایەتی کوردی لەو کاتێک کە شێخ عەبدوڵڵای نەهری سەرۆکۆزەکان کۆ دەکاتەوە دەڵێ ئێوە هەم نەتەوەکەتان وەکو کوردە سەوسێتەوە لەلایەن فارسەکان و لەلایەن تورکەکانەوە هەم دینەکەتان و شەریعەکەتان لە ژێر مەترسیدایە بۆیە ئێوە دەبێت خەبات بکەن بۆ بەدەستهێنانی ئازادی بۆ هەردووچیان هەم بۆ شەریعەتەکەتان هەم بۆ نەتەوەکەتان بۆیە مێژونووسان دەڵێن هەتاوەکو سەرکردایەتی نەتەوایەتی کوردی لە ژێر دەسەڵاتی شێخانی تەریقەتدا بووە دین و نەتەوەیان پێکەوە گرێداوە هەردوو خواستەکەیان پێکەوە ڕێخستووە هەروەکو لەناو عەرەبیشدا جەمالدینی ئەفغانی و عەبدوڕەحمان کەواکبی و محەممەد ڕەشید ڕەزا و عەبدولکەریم خەتابی ئەمەنج ئاراستەیەک بوون کە چۆن خواستی نەتەوایەتی عەرەب بۆ سەربەخۆیی لە بۆ ڕزگاربوون لە بەرامبەر بە ئیستیعمار لەگەڵ خواستی دیندار و شەریعەتیان پێکەوە گرێداوە ئێمە لە شێخ عەبدوڵڵاوە ئەم خیتابەمان هەیە ئەمەی کە مسیۆنەرەکان ئەمەی کە ڕۆژهەڵات ناسەکان دیڕاسەی شۆڕشەکەی شێخ عەبدوڵڵای دەکەن ئەم بەدبەوردی ئەمەی لێ تێدەگەن کە شێخ عەبدوڵڵا بیرکردنەوەیەکی لەو جۆرەی هەبووە بەڵام لە کاتێککە دەوڵەتی عوسمانی هەڵدەوەشێتەوە دەوڵەتی لە عەرەبەکان و نەتەوەکانی دەوروبەرمان بەشێکی زۆریان دەبن بە خاوەنی قەوارەیەک کە تایبەتە بەرەتەوەی خۆیان ئێمە نابین بە خاوەنی قەوارە لێرەوە لە دەستمان دەچێ گەڕانەوە بۆ ئەو هۆکارانەی کە ئێمە قەوارەی نەتەوەیمان لەدەست شووە یعنی ئێمە قەوارەی نەتەوەیمان نەبووە دەوڵەتێک نەبووە تایبەت بە کورد و بە کوردستان وەکو دەوڵەتێک هەیە تایبەتە بە عەرەب دەوڵەت هەیە تایبەتە بە نەتەوەکانی دەوروبەری خۆمان ئەو هۆکارانەی کە بوونە هۆی لە دەستچوونی دەوڵەت بۆ کورد هەمان هۆکارن ئەگەر ئێمە ئیشی لەسەر بکەین دەتوانین بیهێنینەوە واتە ئەمانە بوونەتە کۆسەب هەتاوەکو ئێستاش من لە لای خۆمەوە لە دوای بەدووداچوونێکی ورد و قەنەعەتم وایە لە دەستچوونی قەوارەی کورد و خەباتی کورد بۆ بەدیهێنانی قەوارەی سێ کۆسپی لە بەردەمدا بووە ئەم کۆسپانە بەشێکیان تایبەت بۆ بە کورد خۆی واتە کورد خۆی نەیتوانیوە هەڵگری ئەو پەیامە بێ بە یەکگرتوویی و نەیتوانیەوە ئیشکا بۆ هەموو ئەو پێداویستیانی کە بەرەو سەربەخۆی دەبا هۆکاری دووەم هۆکارە نێودەوڵەتیەکان واتە وڵاتانی زلهێز هاوکاری میلەتی کورد نەبوون بە پێچەوانەوە پلانیان هەبوو بۆ ئەوەی کە ناوچەکە دابەش بکرێ بەڵام کورد مەحروم بێ لە دەوڵەتێکی کوردی هۆکاری سێیەم ئەو نەتەوە و قەوارە و دەوڵەتانی کە کوردستانیان بەسەردا دابەش کراوە کە پێی دەوترێ وڵاتانی دراوسێ هەر یەک لە کورد خۆی و وڵاتانی دراوسێ و وڵاتانی زلهێز سێ فاکتۆرن سێ هۆکارن بە بەردەوامی ڕێگر بوون لە بەردەم ئەوەی کە کورد دەوڵەتی خۆی نەبێ و بە بەردەوامی هەتاکو ئێستاش ئەم سێ هۆکارە بە ڕێگری ماونەتەوە ئێمە ئەگەر بێت و دیراسە بکەین لەسەر ڕیفراندۆم دیراسە بکەین لەسەر پرسی سەربەخۆیی بۆ کورد دیراسەی ورد بکەین ئایا کاتەکەی گونجاو لەبارە پێداویستیەکانمان هێناوەتە بەرهەمیان نەمان هێناوە هەر دەبێت جارێک کە دابەشی کەینەوە بەسەر ئەم سێ پێداویستیە ئایا وڵاتانی بڕیار بەدەست وڵاتانی گەورە وڵاتانی خاوەن عوسبەت الئومەم کۆمەڵی گەلانی دوێنێ و نەتەوە گرتوەکانی ئێستا ئەندامانی ئەنجومەنی ئاسایش ئەندامانی هەمیشەیی چەندە لێدوان و استراتیژیەتیان لە قسەکردن لەسەر پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمانە وامان لێ دەکات کە ئومێدەمان بۆ دروست بێ وڵاتانی ئیقلیمی کە کوردستانیان بەسەردا دابەش کراوە گۆڕانکاریەکانی ناوچە و خەباتی میلەتی ئێمە چەندە و زەمینەی بۆ خۆش کردووە کە دەستبەرداری ئێمە بن ئێمە لێیان جیابینەوە و میلەتی کورد لە هەموو بوارەکانی ئابووری و هەستکردن بە ئینتیمایەکی یەکگرتو و سیستەمێکی حکومڕانی تەندروست چەندە ئەمانە ئاسانکاری کراوە کە ئێمە بتوانین ئەم سەربەخۆییە ڕابگەێنین بۆیە قسەکردن لەسەر سەربەخۆیی بەبێ قسەکردن لەسەر ئەم تەقسیم بەندیە زەحمەتە واتە تۆ ناتوانی ئومێد هەڵچنی لەسەر بوارێک لە بوارەکان لەسەر تەوەرەیەک لە تەوەرەکان بەبێ فەرامۆشکردنی تەوەرەکانی تر
ئەم وڵاتانەی کوردستانیان بەسەردا بەشکراوە گەر هەر تەرکیزکەینە سەر عێراق لە 1924 لە 1922 لەو کاتێکە شێخ مەحموود دێنەوە دەیکەنە مەلیک ومێدێکی گەورە هەیە بۆ کورد کە کورد خەوارەکەی پارێزراو بێ بەڵام لە 1923 و 24 جارێککە حکوومەتی عێراقی پەشیمان دەبێتەوە لەگەڵ بەریتانیەکان لەوە بەستە لە 1930 هەمان بەزممان بۆ دروست دەبێتەوە لە ساڵی 1970 لە ڕێکەوتن بەیاننامەی 11 ئازار ئومێدێک دروست دەبێتەوە بەڵام لە 75 جارێککە و ئومێدە لە دەست دەچێتەوە لە هاتنی عەبدولکەریم قاسم کە کورد و عەرەب هەردووکیان شەریکن لەم وڵاتەدا کە لە دەستوری بنەڕەتی عێراقدا هاتووە لە دوای 2 ساڵ جارێککە پەشیمان دەبنەوە واتە ئێمە بە بەردەوامی لەگەڵ بەغدایە لە نێوان ئەم ئومێد و بێ ئومێدبوونەدا هاتوین هەتاکو ئێستا دوایە دێمەسەری لە ئاستی ناوخۆ زۆر جار هێزەکان پێکەوە لەژێر سایەی سەرکردایەتی و شۆڕشێکی ڕێک و پێکدایە بەڵام پاش ماوەیەکی لێکترازان دروست دەبێ و ناکۆچی دەکەوێتێ و تەنانەت دەگاتە شەڕی براکوژی و یەکتر کوشتن و ناکۆچیەک کە دەگاتە ڕادەیەک ئەو قوربانیانەی کە کورد بەدەستی کوردی دەدا ئەو قوربانانەی بەدەست بێگانەکاندا نەداوە واتە ئێمە بە بەردەوامی لەسەر ئاستی ناوخۆش کۆمەڵێک هەنگاومان هەیە زۆر ئومێد بەخشە وە کۆمەڵێک ئەنگاومان هەیە زۆر نائومێد بەخشە واتە کاتێک سەر بەخۆی ئێمە زابن دەبێ عێراق هەڵوەشێتەوە ئەو عێراقی کە لە سەرەتاوە هیچ ئەساسێکی نەبووە و کوردستان بەشێک نەبووە لە عێراق ماوەردی لە ئەحکامی سوڵتانیەدا يلا سومي عراقا لاستواء أرضي حين خلد من الجبال والأودية المنخفضة دەڵێ بۆیە پێی دەوترێت عێراق چونکە عێراق لە دەشتانیەک و تەختایەک هەڵکەوتووە نە شاخی گەورەی لێە و نە دۆڵوشی و قوڵیشی لێیە بەو شێوە بێ کە کوردستانی ئێمە هیچ کاتێک عێراق نەبووە و کاتێک کە قسە لە عێراق دەکەین دەبووە ئێمە ئەو فترەیە کاری زۆر جدیمان بکردبایە لە ئاسی نێودەوڵەتی و ناوخۆییەوە و هەموو ئەو دەنگانش کە قسەیان لەو یەکپارچەی خاچی عێراق کردووە و مقەدەسیەتیان پێوە داوە پێم وابوو دەبووە ئێمە لە هەموو کاتێک ئیشمان زۆرتر لەسەر ئەو ئەساسە بکردبایە بەوەی کە عێراق هیچ پێشینەیەکی مقەدەسی نییە من لە مناسبەیەکەش ئەوەم گوت لە کۆنفرانسی شش ئەو بابەتەم باز لێوە کردووە چەند جار لە تەلەڤیزیۆنیش هەموو عەرەبانەی کە قودسیەت بە خاچی عێراق دەدەن کە پێیان وایە پەرچەی خاچی عێراق مقەدەسە داکۆچیکردنێکە لەبەر ئەنجامی ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ داکۆچیکردنە لەبەر ئەنجامی ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ کە بەریتانیا و فەڕەنسا و رووسیا دروستیان کرد ئەگەر خاچی عێراق مقەدەس بێ و یەکپارچەی خاکەکەی پیرۆز بێ دەبێ قەوارەی ئیسرائیلش لە فەڵەستین پیرۆز بێ بۆ چونکە هەردووچیان بە یەک پاکێت و لە یەک ڕێکەوتنامەدا نەخشەیان بۆ داڕێژرا بوو واتە هەموو ئەوانەی کە پێیان وایە خاچی عێراق مقەدەسە دەبێ فەڵەستین و قەوارەی ئیسرائیلیشیان پێ مقەدەس بێت چونکە هەردووچیان بە یەک پاکێت و بە یەک بڕیاردان دراون ئەگەر شەرعیەتی بەرئەنجامی قەرارەکانی شەرعی بن دەبێ ئەوی شەرعی بێ ئەگەر ئەو بێدینیە و بێشەرعیە و زاڵمانەیە ئەوە دروستبوونی خاچی عێراقیش زاڵمانەیە ئەگەر بێت و گەورەترین موفتی قەراری بۆ بدا بڵێ یەک پارچەی خاچی عێراق پیرۆزە و دابەشکردنی گوناحە و حرامە و جیابوونەوەی هەرێمی کوردستان دژ بە دین و لێکترازانی ئوبەی ئیسلامیە ئەمە بابەتێکە ئێمە تاکو ئێستا نەمانتوانی وەکو حیوار و گفتوگۆ ئەم بابەتە بێنینەوە گۆڕێ لەبەرەوەی ئاگاداری ئەوە بن ئێمە هەر کاتێک کە دژ بە مخەتەتی ئیستیعماری دەبێ بزانین کە دروستبوونی خاچی عێراقیش بەشێکە لە مخەتەتی ئیستیعماری